الو باشم سپاس. هەنار؟ کام هەنار؟ کاک ڕۆستەم، هەنارە. هەنار چێیە؟ ئەوەی شەریکەکە. چێ لەگەڵ بکە؟ ئەلۆ، بەڵێ بەڵێ. چەند قسەک هەیە دەتەوێت پێمان بڵێ؟ دەڵێ دەمەوێت بتان بینم. هەندێک قسە و هەندە نهێنی هەیە دەمەوێت پێتان بڵێم. ڕازی بە ڕازی بە. تەواو زۆر زۆر باشە. سبەی شەو ئەها بە خۆت جێیەکەی دیاری دەکەین. تەواوە تەواوە. چاوەڕێی جوابتم. خواحافیز. حیات. بێژن متتەئکیدم لە ڕێ ئەو ژنەی ئەمە ئەو قمارخانەی دەبینینەوە دڵنیام. ئەمنیش فکرم وای لێ دەچی. دەستت خۆش بی. بڕۆ بڕۆین. بڕۆ با داوەتشت بکەم. بڕۆ سواری سیارەت بە. دەست خۆش. بێژن ئەتوو متتەئکیدی گوتی دێمە ئێرە؟ کاک ڕۆستەم، وەڵڵا ئەو جێ بەخۆی دانایە گوتی وەڵڵا دێم. هیچ عەقڵم نایگیری نابەخوا. کاک ڕۆستەم، با تۆزەش کە تەحاموولکەین بەشکم بێتن هەموو شتێکی دەزانین ئەو کاتی. باش وەرەکەی. هەما بۆ بەخۆیت. ئەوە ئەتوانم تۆزە بڕۆینە خوارتر؟ باچ. فەرموو. وەرە هەنارتان وەرە. مەترسێ خاتوون. دەتویست چمان لۆ باس بکەین. سام کەدەی؟ لە ڕاستیە من زۆر ناوبانگی ئێوەم زانی بوو. بەڵێ. زانیم ئێوە پارێزەرن. ئەنجا ئەمویست ئەوەتان پێ بڵێم کە کارە برادەری من بوو. یعنی دەتناسی وانیا؟ بەڵێ. باشە لۆ لە سەرەتاوەت نەدەکۆ. چونکە ترسام منیش بکوژرم. باشە هەنار خات پێم بڵێ ئەو گۆ ئیش و کارین گۆ چێ لەو کۆمپانیایی. یعنی نازانیت خۆتان باش تێگەن کە جەیەکی چەند خراپە. کاک ڕۆستەم تێبگە ئەو ئیشی ئەو باندە پیسانەیە ئەوانە بەکار دەینن. ڕاست باشە دەتوانین لۆکێشنی ئەو شوێنە مام دێی؟ لۆکێشن؟ ئەها ئەتان دەبێ بەڵام تکایە ناوی من مەهێنن. بێخەم بە بەس نامەوێت تووشی کێشە مەترسێ دڵنیا بە مەترسێ. باشە. هات؟ دەست خۆش. دە زۆر باشت. بێژن هەر ئێستا پەیوەندی بە پۆلیسەوە بکە. باشە؟ بەسەر چاو. مەترسێ هەنار خەر قەت نەترسێ. فەرموو. ئەلو جەنابی ئەفسەر دەمەوێت هەواڵێکتان پێڕابگەین و کە لە شوێنێکەیە کاری زۆر خراپی تێدا دەکرێت خۆشم ئێستا دێمە لاتان هەموو شتەکاتان لۆ ڕوون دەکەمەوە. باشە؟ باش خوار لەگەڵ خواحافیز. باشە من زۆر خۆشحاڵ بووم بە ناسینتان. ئەمە زیاتر. هەرۆک پێم وتن نای من زۆر سوپاسی هاوکاریت دەکەین. من زۆر ئەبێ بڕۆم. سوپاس. زۆر سوپاس. بەجددی سوپاس. کاتێکی خۆش. باوکە جان چۆنی؟ سوپرایزێکم بۆت هەیە.
باوکە بەنای منەوە پەیامە بە هەموو خزم و دۆستان بگەێنە من خێزانەکەی خۆم خۆش دەوێ باوکە و بۆیە هەر ئەو ڕۆژە بە خێزانەکەم وت وتم مەگەر بە قسەم نەکەی و سیناریۆیەک دروست نەکەینەوە دەتکوژن. بەڵێ ئەو ڕۆژە ئەگەر بەگوێم نەکردایە ئێستا من بەم ڕۆژە خۆشە ناگەیشتم. ئێمە لە دووری ئێوە زۆر بەختەوەرین و ئەو ڕۆژە بۆم دەرکەوت کە هاوسەرەکەم چەند منی خۆشەوێت و من ئێستا وام بۆ ئەو لە دووری ئێوە زۆر بەختەوەرین. خواتان لەگەڵ. سوپاس خوددایە کەس لەسەر قسەی من نەکوژە خەڵکیش چی دەرێ بابری